لە کۆی 442,700 تۆن گەنم کە ئەمساڵ حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستان یەکڕێتەوە، تەنها 8,000 تۆن گەنمی هەڵەبجە وەردەگیرێت کە لە 25 بڕی گەنمی وەرگیراوی ساڵی پێشووترە. ئەمەش بەرپرسانی پارێزگای هەڵەبجەی نیگەران کردووە. ڕەدی دەکەنەوە بەو بڕێیە ڕازی بن. نیگەرانی خۆشیان گەیاندووەتە هەردوو حکوومەتی عێراق و هەرێم لە ئێستادا چاوەڕوانی بەرزکردنەوەی ئەو ڕێژەیان. شوێنەکانی کە لە سەدا زیاد لە 50 ساڵانی ڕابردوو بەریانەکەوێتەوە وەری ئەگرن و مەزدەریکەیان هەیە کە ئەتوانن گەنمەکە بنێرن، بەڵام تەنها هەڵەبجە کە نزیکەی لە 25 ئەو بڕی بەرکەوتووە. لەبەرەوە ئێمە بەڕاستی ناڕزایی خۆمان گەیاندووەتە لایەنە پەیوەندیدارەکان، هەر لە پەرلەمانی عێراق، هەر لە پەرلەمانی کوردستان و بەڕێز وەزیری کشت و کاڵ کە ئەم جۆرە دابشکاریە جێگای قبوڵ نییە و ناڕازین بەرامبەر بەوە. کە ئێمە سێری داتا و ئامارەکانمان کرد، قەدرێکی زۆر گەورە لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان کراوە و لەناو ئەمە شاغەتی زۆر گەورەتر لە سنووری پارێزگای هەڵەبجە کراوە. ئێمە لە ساڵی ڕابردوو 30,000 تەن گەنممان هەبووە، ئەمساڵ 8,000 تەنیان بۆ داناوین. یعنی هەموو شوێنێک نیوە زیاتری لێوەرەگیرێتەوە جگە لە هەڵەبجە کە 8,000 تەنی لێوەرەگیرێتەوە و ئێمە لە کۆی ئەو 7,000 دۆنمەی کە لە سنووری هەڵەبجە کراوە ئێمە ئەتوانین تەنها دۆنمێک 109 کیلۆ لێوەرگرینەوە کە ئەوە قەدرێکی زۆر گەورەیە و لێرەوە ڕەتی ئەەکەینەوە و لە هەوڵ و تەقەلاکانی خۆمان بەردەوامین بۆ ئەوی بتوانین ئەو مافەخوراوەی شاری هەڵەبجە بگەڕێنەوە. بۆکردنەوەی بنکەی وەرگرتنی گەنم لە سنووری پارێزگای هەڵەبجەدا لە ئێستادا چاوەڕێی کۆتایی گفتوگۆکانی نێوان پارێزگاری هەڵەبجە و وەزارەتی کشت و کاڵی هەرێم دەکرێت. و ئێمە ئێسێش لەسەر ئەم کەمکردن و کەموزیات چاوەڕێی نەتیجەی وەزارەتی زەراعەکەین و مناقەشە بزانین نەگاتە چه حاڵەتێکە ئێمە ئامادەیمان هەیە وەریگرین. جوتیارانی هەڵەبجە کە زەرمەندی یەکەمن داواکارن تا بڕی گەنمی ئەمساڵ زیاد نەکرێت، بنکەی وەرگرتنی گەنم لە سنوورەکەیاندا نەکرێتەوە. بەنسبەت ئەم گەنمەوە کە تەڕزی کراوە ئێمە وەکو جوتیاران داواکاریمان ئەوەی سایلۆ گەنم وەرنەگرێت تا ئەو قرارە پیاچوونەوەی پیاکرێت و قراری نهایی بدرێت سەر ئەم تەوزیعاتەکە کراوە بۆ سنووری هەڵەبجە. جێگای ئاماژە پێکردنە لە سنووری پارێزگای هەڵەبجە 7,000 دۆنم زەوی بە گەنم چێنراوە کە پێشبینی ئەکرێت زیاتر لە 30,000 تۆن گەنم بەرهەم بهێنرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.